بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا لە ئێوارەیەکی دیکەی ڕەمەزاندا بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستەکانم ئەم ئەسەری ئەم دینە شتی زۆر جوانی تایە، هەندێکشی تایە جاری وا هەیە ئینسان زۆر دڵخۆشە بێت پێی. لە ئەسەرێکە هاتووە کە هەر مرۆڤێک بە چوار شتەوە بچێ بۆ قیامەت بۆ مەیدانی مەحشەر لەوێ نەک سەرفرازە بێ بەڵکو خوای پەروەردگار بەڕوویەوە پێیەکەنێ. ئەویش بریتە لە نوێژ و ڕۆژ و سەدەقە و ڕازگۆیی. زاهیرەن ئێوە کە سەیرەکەی کێمە سەیرەکەین نوێژ و ڕۆژ و عیبادەتمان هەیە، مە بەتابەتی لە مانگوێ ڕەمەزانایی، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە ماوەتەوە ئەوەی کە بۆ هەمومان ئەبێ بایەخێکی گەورەی هەبێت بەتابەتی لەم چەند ڕۆژانەی کەماوە لە مانگوێ ڕەمەزانە بریتە لە سەدەقە. سەدەقە لە دەرەوەی ئەوەی کە پێگوترێ سەرفیترە و زەکات. سەدەقە واتە تەتەوە خۆ واتە بەخشین. هیوادارین بتوانین لە تەنیشتی نوێژ و ڕۆژووەوە سەدەقەمان هەبێ و لە مانگوێ ڕەمەزانیشە دیسان جارێکی کە ڕازگۆیی خۆمان دەمەزەرکەینەوە، تەکید لە ڕازگۆیی خۆمان بکەینەوە، چونکە ڕازگۆیش یەکێکە لە تێشوە گەورەکانی ڕۆژی دوایی کە بۆ قیامەت ئینسان دەکرێت با بڵێن وەکو تێشوێکی گەورە، وەکو تێشوێکی سەنگین بخاتە سەر تەرازووی چاکەکانی. تەمەنایەوە کەم کە ئینشاءڵڵا منیش و ئێوەش لە ڕۆژی دواییە لە جێوەی کە خوای پەروەردگار بە تووڕیەوە تەماشامان بکە بە زەردەخەنەوە تەماشامان بکە. زەردەخەنەی خوای پەروەردگار بە تەئکید ئەزانی یعنی چی؟ یعنی ئەوەی کە بە دەست هەڵتەکاندن زۆر بە سەرفرازی ئینسان بەسەر پردی سیراتە بپڕێتەوە و بڕوا بۆ بەهەشت. خوای گەورە منیش و ئێوەش لەو بەندانە حساب بکە کە لە ڕۆژی دواییە خوای پەروەردگار بە ڕوومانەوە پێئەکەنێ. خۆشەویستان مەم ئێوارەیە لە گوندی قازانی. گوندی قازان کەوتۆتە با بڵێن ناوچەکە ناوچەی پیرەمەگرونی پێگوترێ بە شێوەیەکی گشتی بەرامبەر هەم شاخی پیرەمەگرونە هەم شارۆچکەی پیرەمەگرونە. لە تەنیشتەوە گوندی کاریچنار هەیە و لەولاش گەبە هەیە. بە دیوی ئەو دیویشە دەکاتە ئەوەی کە پێگوترێ باینجان و بازیان و ئەو ناوە. هیوادارم ئەم ئێوارەیە لەگەڵ ئێوە لە گوندی قازان ئێوارێکی خۆش بەرینە سەر و چێش لە بەرنامەکە بکەن و هەروەها لە دوعای خێریش بێ بەشمان مەکەن. فەرموو با پێکەوە بڕۆین بە گوندی قازان. جەنابتان خەڵکی قازانن؟ دەنگ و باسان شکر باش. خێرە بەم ئێوارەیە؟ وەڵی ماڵ باوکم لێوێ هاتین سەرێکماندا و ئەگەڕێنەوە پێم خۆتان دانیشتون پێمەگرون. هەر بە سەردان هاتوون؟ بەڵێ ئارەوەڵا. باشە هەفتەی چەند جارێ بەلای دایک و باوکم؟ هەفتەی چی تۆ هەفتا سێ ڕۆژێ ڕۆژ چەند جارێ؟ توا ڕۆژی ئەوەنە باشە لە شەوە دوو جار هاتوون. الحەمدوللا بە ڕۆژوشن تەمانە. خێزانی ئاوا سەردانەکەنیان جارجار خوار خۆتی خێزانی مەبەسمەوە دایک و باوکی هەردووکتان لێرە یا ناوەڵا دەرێک وەکم لێرە. ینی بۆ ئەوە کاتە خەسوو خەزوور. دێ باشە موفق بن ئینشاءڵڵا ڕۆژ و تەعاتا قبوڵ بێ ئینشاءڵڵا. موفق بن سوپاسانەکەی کە با قوربان مەمنون. باشە باشش کرد چاکش کرد. ئەم ئێوارەیە ئێمە لە قازانین سپاس دەکەین. با بزانین بە شێوەیەکی گشتی دەنگ و باسی ڕۆژوو یا مانگی ڕەمەزان بە شێوەیەکی گشتی لە قازان چۆن؟ زۆر باشە سپاس بخوا. زۆر باشە زۆر سپاس بخوا. باشە قازان لە چیەوە هاتووە؟ قازان یعنی مەنجەڵ. مەنجەڵ تەمانەگەراوە سێریکەی قازان ینی لەوانێ بڵم دوو قاز بە عەرەبی تورکیش مەنجەڵە. مەنجەڵ باشە بۆ پێڵەن قازان ئەخر خۆ دەوری شاخە شێوەی بڵێن مەنجەڵی هەیە ئەسوا چاڵە خۆی شۆنەکەی بەڵێ شۆی مەنجەڵی هەیە. باشە جەناب لێراژیت؟ بەڵێ
دەیخوای گەورە مۆفەقت کە با بزانم ژیانی ئێرە لەسەر چی بەندە ینی عتیماتتان لەسەر چییە حیوانداریتان هەیە باوڵم فەلاحەتیتان حتیمان هەیە حیوانداریمان هەیە تر وڵاقمان هەیە مەڕمان هەیە هەر شێوە کۆمەڵێکی بە شتەوە کەواتە ئێوە لە فەلاحەتیا با بپرسم زانم چی و چیەکەن گەنمەکەین ئەمساڵ نۆکمان نەکردو بە ساڵە نۆکمان نەکرد تەماتۆشمان کردو کەمێک باشە لە حیوانە گرنگی بە چ جۆرە حیوانی ورد ئەڵم مەڕ بزن وەڵا بە زۆری مەڕی لێ مەڕ بەڵێ شوێنەکەتان بۆ مەڕ گونجاوە پێچێت وەڵی باش نییە بەس بۆ بزن چاکە بۆ بزن باشە ئێوە سنوور و قەدەغەتان لەگەڵ چ دێژی ترا هەیە لەگەڵ گەبای هەمانە لەگەڵ کانیشنارە هەمانە لەگەڵ تەڕەمارە هەمانە ئەی لەو دی و لە دیوی بازیان ئەڵا قولی ئەچێتەوە نزیکی سووری کوپەلەژەکە ئینەکەینە کوپەلە و ئەو ناوەش باشە وەکو عشیرەت ئێوە چ عشیرەتێکن بە زۆری عشتی گۆرانی تیا ناو دیەکەم تێکەڵی چیا بڵین شتی چیا گۆرین هەر ئێوە گۆرانیان خۆت ئەم بنارەوە ئەم بنار گۆرانی زۆر تایە تا چۆ گۆران ئەم بنارە گە بە گۆرانی تایە تەڕەماتایەتی ئەتر مشتەکە لە هەرێکە شتێکی بە هینی خۆی تیا بەش خۆی تیا کانیسە بڵین کانیشە ڕەنگ گۆرانی تەرمیراڵی و بەس گۆران نەمبیستووە کە ئەوە کەسایەتیی ئەوە ڕێز عشار و ئەوانیان هەبێت ئێستا سنتەریان هەیە سنتەریان بەڵە سنتەریان هەیە لە سلێمانی ڕێز سلێمانی سنتەرەکان زۆر باشە تێبینی ئەوم کرد لێرە تراکتۆری ئەنتەر بەکارێنن وڵای کەمی شکر فۆرگاسن لە جۆرە ئێرانیەکەی بەڵێ ئەو باش وڵای تر گونجاو وێرە باشە ئێوە تراکتۆر چەند جۆر ئیشی پێەکەن وڵی هەموو شێوە ئیشی پێکەن تراکتۆر بەس هەندێک شوێن جگە لە جووتەکە اینجا کڵۆکوتیش هەیە کڵۆکوتیشەکە ئەمساڵ لێرە پێیاوەژی نەماکەوت تا ئێستا ئەمساڵ هێنیان ناوێ خۆڵەکان وردەکرد پێی ئێمە ئەومە نەکرد بەزم ساڵێرە کردیان ماڵ حیسارەیە هێنێ تەماتۆشتی کرۆ خۆڵەکەی ور کردو بە لایلۆن کردێتی هەیە لایلۆنەکەش ڕاخە بوو بەڵێ لایلۆنەکەش تۆکەشە چێنێرەوە تەنانەت ئەو نەوارەی کە ڕاژێشن بۆ دڵەپاندنەکەش دەیخوای گەورە مەفەقتان کە دەیەکەتان زۆر خۆش دیارە کە شواکی زۆر خۆش لەگەڵ ئاوداریا چۆن ماشڵ باش نەخوا بەزیێکەکەم کوردوارێڵی ئاژێ ڕێک ئاوەڕوە قازان هەر ئەبی ئەوە بۆش کرد ئای خواردمەوە باخسانشمەرە ئەوداوە بەڵام ئیمساڵ ئەومان شکل لە حەد زۆرە باشە ئەو ئاوا زراعتی پێکرێت بەڵێ پێکراوە ئیمساڵ پێکراوە ئەمساڵ پێکراوە چی پێکراوە وڵا بەس نێت تەماتە و لۆبیا و ماش و بڵین فاسۆلیا ئەوانە خیار و لەو خوارەوە ئەش بە زۆری نە وەک ساڵان تاسە چەمی شەرمەگە ئەکرا بەتوتن ئێستا ئێمە لە ناو مەنجەڵین یاخۆ لە سەروی مەنجەڵەکەی زۆر خۆشحاڵین قوربان سپاستانەکەی براش لەمە لێرە پێڵێن چی؟ شیرێژی پێڵێن شیرێژ ئەمە شیرێژی حیوانی وردە یا ئیمانگایە؟ مانگا جیاوازی ئیمانگا و حیوانی ورد جیاوازیان هەیە؟ وڵای مناری ئیمانگان بەکارهێنەوە چکە حیوانمان نەبووە ینی ئێوە حیوانی وردتان باش ئەوە هەر بە شیرێژی هێڵیتەوە یا خولێکی بەشتی تر ئەمە ئەیکەین ئەمای سەنیا وشکە بێت ئەیکەین باهین ئەم کەشکە هەندێک کەشکە بینم سپیە هەندێک کەشکە بینم مەیلە و سوورە ئەوەی کە سوورە بێ ئەیکەنە تورەکەەوە هینە خەی پێوەنەکەی سوور هەڵەگەرە باش ئەوەی کە ئەیکەنە تورەکەەوە تۆراخ نییە هین ئەمە شەکەنە تورەگەوە بەس من ناکەنە تورەگەوە کە نایکڵێنە جا سار دەبێتەوە کە دوێ کەس کوڵانم سارکە زاری وا خەریکە قوڵبەدا خۆی نییە ئەم کەشکە ئەمەی جیابێتەوە ئاوەکەشی جیابێتەوە ژێرەوە ئاوکەشی سەرەکەی تاوان ئەمەی کە تۆ کردوتە ئەمە دۆ بووە پێشتر وەنیە دۆ بۆ ژاندوتە کردوتانە بە دۆ دوایی دۆیەکەتان کوڵاندۆ وەنیە جار بۆ جار لێ ئەگرن ینی ئەوە کوڵای تر داێن تا سار دەبێتەوە کە سارد بۆ ئەم شیرێژەکەی لێ ئەگرن و ئاوکەی بێتەوە ئەمە نیە کە سار بووە بەڵێ کەمە ناو سزگەوە بەڵێ پاڵێ بەڵێ تر ئاوکەی ڕۆ ئەمەشی ئاهامێنێتەوە کەمە سەر کەمی خەی پێوەکەین زۆر باشە ئەمە دوایی کەشکەکە چی لەکەن وای تەراوکەوە شک بۆی کەینە ناو تورەگەی خامەوە مەبەسمەوەیە کەشکەکە بە
باوەڵم بۆ بەیانیان وەکو بەرچایی ئەیخۆنیان ئەیکەن بە چێشت بەخۆیمە ئەیکەن بە دوێنە من ئەوانم قەت نەکرد دەیکەن بە دوێنە باشە دوێنە چۆن دروستەکرێت هینە ساوەری کوڵێ ساوەرە و لەگەڵ ئەم کەسکوونەت تێکەڵەکەی کوڵێنی و ڕۆنی کەرەی کوردی بەسەرا ساوەرە یا بڕێشە بڕێژ نییە بڕێژ ینی ئێوە وەلحاصل بە شێوازی تر نایخۆن جگە لە دوێنە ئێمە سێک کەسمانەوە بە زانانی ئەکەین لە زستانانە ئەکەینە ئاوە خوسیێ و ئەنجایتر دایانین بەیانیان بە چاو باشە وەکو وتمان چۆن هەڵیەگری بۆ ئەوەی کە تێک نەچێت ئەمەی سەخەی پێواگەین ئەم خەیە ناڵێ تێکچێ جوانە ئەکەینە ناو تورەکەی خامەوەی تر بە شوێنێکی پاکە دایانین و زەمنەوە بەهینیش کلومەتە مزەمیدەوە ئاها بەس تورەکەی خامەکە ناڵێ شە بێنێتەوە ناڵێ نەزانم ئین ببێ پارێزگاری لێەکە هەتاکو سیستان ئیسەمە بە فرۆژنی ینی بەهینەی ینی وشکی ناکەمەوە ئەو کاتەی پاڵێم سار دەبێتەوە یەکەمە سەد لەو ناو مزەمیدەوە عینەوەگەوەی تازە ژەنی بێت جوانە دەی دەستان خۆش بێ خی گەورە بەرەکەت بخاتە حیوانداری و ژیانتانەوە ئینشاءڵڵە مامۆستا هەمناس بیستمانەکە جەناب خوێندن تەواو کردووە بەڵێ سەرتا بەخێر بێن سەرچاو بۆ لادێکەمان کە بەسەرتان کردەوە بەڵێ من خوێندنی زانستی ئیسلامیەکانم تەواو کرۆ پێی ماگای زانستی ئیسلامیەکان بەشی عەرەبی پەروەردە و فێرکردن ئەی تاعینیت ناوەڵا 1 ساڵ محازرم کرد لە قازان و کانیسنار دوای ئەوە دوایەوە دانەوەستراندە دانی ئێستا بە کوردەکەی کچی ماڵی بەڵێ ئێستا لە ماڵەوە دانیشتم باشە ئەی بە چیە مەشغوڵی بە ڕۆژانە وەڵا بە ئیشی ماڵ و هەر لە ماڵەوە زیاتر کاتم بە ماڵەکەتان بینیم ماڵەکەتان گوڵ و تەرتیبات ئەروەڵای پێ نازانم دەسوخەتی توە یای خوشکەکەت وەڵا خۆم و خوشکە بچووەکەم زیاتر خەریکی گوڵشتی باشە ئەی لەگەڵ ڕەمەزانەتیا چۆنە وەڵا سواز بەخوا زۆر باشی زۆر باشە باشە تۆ بەتەما چی ینی چاوەڕێ چیەکەی لەوەی کە لە ئایندەیە دا بە مەزرەی بە مەسەرم بۆ منە یاخود بەم حازر شوێنێک یا بە گرێ بەستێک چوزانم لە شەریکەیەک لە شتێک بەنیازی چی ینی وەڵا ئیشڵا بەنیازمە گەردا بمەزرێم لە کارتی تایبەت بێ لە مامۆسایەتێکی خۆم بێ بە مەحازر بێ بە گرێ بەست بێ بەهر کامێ بێ ساڵێکی تری شەڵا بەتەما مەگەر دام بمەزرێنن باشە ئەی قازان شتێکی وای تیا هەیە ڕۆژە لە ڕۆژژان ئەو چوزانم کۆمپانیا و شەریکاتانە تمەحێکیان بۆ دروست ببێ چکم بیستم کتان لەوە چێ نەوتیشیە بێ مناوە شتی وایە لێرە نەوتی لێ بیرە نەوتێکی لێە وەڵا هاتن دوو ڕێکخراوێک هاو دوو خولی بۆ کردینەوە خوری جوانکاری و هین بەرگ دوور و سەرتاشی بۆ پیاوان ئیتر وڵا سەرمانگە بۆمان کرد و ئیتر تا ئەسایی ترمانە تو ئێستا خەیات تێزانی وەڵا کەمێک زۆر نا باش هەر ئەوە نەبزانی کە جلوبەرگ و ئەوانە بۆ خۆمانی تر زیاتر شتی خۆمانەگەین شتی خەڵک نات زۆر باشە ئەگەر ئێمە ڕێگە بدەین بڵێن چ داواکاریەکەت هەیە ئەوێ چ داواکاریێک ئاڕاستەی چوزانم ئەوەی کاگەر جووی لێبێ مەسەلەن بۆن منە لە بەرنامەکەی ئێمە چ سەبارەت بە حکوومەت و بۆ حوڵاتیان و ینی تۆ چ پامێکت هەیە وەڵی هیوادارمەم حکومەتە ئەم من زیاتر خۆم بە حکمیەوەی تەلەڤەم و بڵێن خوێندنم تەواو کردووە هیوادارم حکومەت بتوانێ ئەم تەلەبانی کە تەواویان کردووە دابمەزرێن باشە ئەگەر هەر ئاوا بمێننەوە ینی حکومەت داتان نەمەزرێنێ چاوەڕێ چیەکەن وەڵا چاوەڕی چیەکەین هیچ ئەگەر حکومەت دامان نەمەزرێنن چاوەڕی چی بکەین مەگەرەر بۆ خۆمان لە ماڵەوە بە شتێ خۆمان مەخژوڵکەین یعنی شتێ خۆمان پێوەی مەخژوڵکەین و بتوانین چۆن بڵێن ئێساگەر هەر کەسێسا هەیە ئافرەتەیە خەریکی درومانە خەریکی بڵێن ئیشی ترە باشە ئەوەش لانی کەم لە بێ ئیشی ڕزگاریەکە ینی شتێکی باشەوە لەوەوە لە گوندن نازانم لە گوندیش لەوانێ ئەگەر بۆ نمونە خەیاتێک بێ نازانمانی تا چەند نتوانێت وەکو شار نییە بڵێ قەرە باڵغ و لۆدێکی زۆری لەسرە بەڵام بەلانێکم بۆ مەشغوڵکردنی خۆت بۆ ئەوەی کاتەکەت مەسەلەن بۆ منە بە جۆرە لە جۆرەکان سوود لێ وەربگری لانێکم ئەوە باش باڵێ باشتری عنێ ساگەر یە خەیاتە بیترە ڕخەیەتێ دوانە لە ناولادێکا بە حکمی ماڵ کەمترە باڵێ لێ سەرکەوتوو بێت خۆش بی سواز بە خێر بێن سەرچاو زۆر خۆشحاڵە.
مامۆستا کوردەواری مەشهورە بەوەی کە 3 ماڵ لە هەر شوێنێک بێ منارە و مزگەوتیان هەیە مستەڵایان هەیە شوێنی نوێژکردن و عیبادەتیان هەیە ئەمە لە قەدیمەوە بەڵام ئەگەر بێنەوە بۆ ئێستا لە جەنابە بپرسم کەشی دینداری بەتابەتی لە گوندەکانە و لە ناو گوندەکانە کە تۆ جەنابەت ئیمام و خەتیبی گوندی قازانی با بزانم لە گوندی قازان دینداری و شێواز و هەڵسوکەوتی ئاین و دینداری چۆن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد مبعوث رحمة للعالمين بخيراتني كناڵەکەتانە کەین یاخوا بەخێر بێن خوای پەروەردگار ئینشاءالله عیبادەت و تاعاتی هەموو لای قبوڵ بکات خوای پەروەردگار ئەوەی کە کردومانە لەم مانگەدا ببێ بە توێش و زەقیرێک بۆ قیامەت و بۆ ڕۆژی دوای ئینشاءالله تعالى پرسیارەکە جوانە الحەمدولله لە کوردەواری ئەمەدا لە گوندەکانە بە تایبەتی من چەند ساڵێکە لێرەم الحەمدولله خەڵکەکەمان چ جاوێکە سەرقاڵە بە کاری کاسبی و جوتیاری و مەڕداری ئەمانە کەمتر هەموو شوێ مزگەوتەکەن عوزرێکیان هەیە بەڵام لەخوا بەزیاد بێ الحەمدولله زۆر هەموو شوێ مزگەوت دەکەین جومعەمان بەردەوامە 5 فەرزە لە مزگەوتە خەڵکمان هەیە نوێژ دەکەین و وتاری عەسرانمان هەیە و تەراویحمان و عیبادەتەکان بەپێی لا يكلف الله نفسا الا وسعها ئێترەوەی کە بتوانێت دێ بۆ مزگەوت نەشتوانێت زۆرمان لیانێ بەڵام سوپاس بۆ خوا مزگەوت بەردەوامی لە عیبادەت مامۆستا لە گوندە مامۆستا ئاینی لە بینی سەختگیری و شلگیریات چی بکات چۆن بێانی یعنی مەسەلەن بۆ من تون بێ دیندارێکی تون پیشان بدا یاخود دیندارێکی باوا بڵێن چۆنەڵێ مەرین و باوا بڵێن بە جۆرە لە جۆرەکان کە لەگەڵ دۆخ و لەگەڵ یەکە گونجاوە پرسیارەکە جوانە بەس وڵی ئێمە گەڕۆک و بێنە سەر حەقیقەتەکە لەوان ئێستا ئەمە بڵێن ئەم خەڵکی ئێمە پێویستی بە نسیحەت نییە خەڵوانە بە زیرەکە بەڵام وانی تۆ لەگە خەڵکا دانیشم لەگە خەڵکا دانیشم قەنەعات کە جارە پرسیارەکەی کابرا لەوانێ لە ئەوانەی کە بێتە سەبەبی هۆکاری دەستنوێژەکان نازانی سنەتەکانە نازانی ینی ئەم خەڵکە وەکو پشکۆی وایە لە دەستایەتی بەڵام ئەوی مافووی لێ بکەیت شتەکان ئەزانیت بەڵام بەهۆی سەرقاڵ بوونوانە بەهۆی کە ئیش و کار و پێداوی ڕۆژانەوە شتەکانە لەبیرە چێتوانێت بەڵام الحەمدولله هێشتان خەڵک باشە بەس مامۆستاونی خی گەورەش لە قورئان فەرمێ فەذەکر ئین نەفعەتی الذیکر ینی بەردەوامە بێ بیریان بێ ڕاستە فەرمی ئێستا خۆی من لە ناو ڕەمەزانین هەر کەسە مەسەلەن بۆ منە لەوانەیە هەمان بێ چەند ساڵ بە ڕۆژوو هێشتا لەسەر ڕۆژوو ئەوەی کە ڕۆژوەشکێنێ ئەوەی کە ڕۆژوو کەراهەتی هەیە نازام چی ئەمانە هەمووی بێ پێ باڵە بەڕاستە فەرمیدا قسەکە جوانە بەڵام وەکو لە بیداتی شەوتمان کە ئەم خەڵکی ئەمە الحەمدولله دیندار و خوا ناسە و ئەهلی جەماعەتە بەڵام لە ڕواڵەتیشە بەخوا لە هەنێشتی شاوانیە پێویستی بۆیە کە ئێمە دانیشین نەسیحەتیان بکەین ئامۆژگار بکەین سا بە تایبەتی لەم دەشەوەی کۆتاییە لە مزگەوتەکانە دانیشتنی ئێمە بە تایبەتی پرسیارەکەن بەڕیز بەسەراڵێن فڵانە کەس تۆرە نوێژم بۆ بکات تۆ دەست نوێژم بۆ بڵێ تۆ نوێژ بەچی بەتاڵ ئەم شتانە پرسیارەکەین مامۆستا بەرو مزگەوتان ئاوەدانی چۆنە الحەمدولله لەخوا بەزێت جەماعەتمان بەردەوامە 5 فەرزەمان مزگەوت ئاوەدانی تایە بە تایبەتی تەراویحەکان خەڵکە ساکە بە ڕۆژی نایە بۆ مزگەوت بەڵام لە شەوا لە کاتی تەراویحە قەڵەباڵغیمان زۆر موفق بن مامۆستا جان کاک جعفەر ئەگەر بپرسین سەرچاوی ئەم ئاوەی کوێیە ئەمە ئاوی قازانی پێڵ لەسەرەوە لای دوو بەدیلەیە بەرزە پیانە قوچکە ینی هەڵە قوڵەت بڵ لە عەرزە خۆی ینی پێڵەن کانی ناسە چاوایەک دوێ بەس کانی ئەی کارێز نییە بڵێ کارێ بەدەزێ درابێ بەڵە بەڵە ئەم ئاوە وشکە کات ئەماوە بەس کەمەکە کەمەکە ئاوی مێنێتەوەی ئەمێنێتەوە ئەمە بۆچی زۆر سوودی لێوەرە وڵای ئێمە زوو توتمان لێ کردو تەماتەمان لێ کردو جابەجار ساڵی وەمەرزەمان لێ کردوتر ئەوانە هیچ کەمان پێ نەکردووە کاک جعفەر ڕەمەزانەتی ئێستا و قەدیم بە بۆچوونی تۆ جیاوازی هەیە وڵای فەرق ناکات بێکە بەدین بێ جوێی لەو شتانە نیە بڵێمە ڕەمەزانە بە ڕۆژوو یعنی هاوینە یان دستانەیە بەعارە ڕۆژی خۆیەکرێت بەس لە قەدیمە زەحمە زۆرتر نەبوو بەخواتەمە ئێستا ئیشکەمە خەڵک ئیشکەمەکە وەکو جاران نییە تۆ زەرعاتت کردووە بە ڕۆژوو بووبی ئارەوەڵا داژم کرد بە ڕۆژوو بوو لە کەیەوە بۆ وڵای ئێستا تەمە زوو شەر ئیشمان کردو بە ڕۆژوو بووینەوە بەبەست وایە لە قەدیمە تۆ جەناب دەفەرمووی من مالیدی 50 ناڵێن تەمەنە زۆر نییە بەڵام لانی کەم ینی تەمەنێکیشت کردووە نوڵەوەگە سامن مەسەلا ئەو ڕۆژەی ساماگە و ساڵمانەوە ئەوسان دەتان بەس من ئەسکەر بوومە گرتومە دەوتی فام گرۆ بە ڕۆژوو بوومە ئەسکەر بووی گوت ئارەوەڵە هەندێک هەیە زۆر بێورەیە بۆ ڕۆژوو ینی باوەڕەکەی داشنیشتووە هەر بێ تااقەتەوە و خەفەتبارە و نازەم دمچاوی بێخوااناوە و خەمبارە و نازەوە خۆی زەوقی لە ڕۆژۆکە نیە کە سەوقی لێ بێ بەرەو قیامەتە بزانێت سا بە قیامەتکەی
جۆلان بێ لە تووری برسێتی باشە جەنابەت بە ڕۆژ بەچیوە سەرقاڵی لە قازان والله ئێمە من خۆمەکیینەکەمە قلقە جوودی پێەکەم ئارە وڵات هیچکەمان وەختی جوود ماوە ئێستا نەوەڵا نەماتەوە بیستم ئەم ساڵ نۆکتان نەکردو بۆ وڵی ئەوەی کە نۆکە کا بێ زەلامی هەبێ کە زەلامنێ بۆ بڕێتەوە چێ بۆتەکە بۆڕنەوەی ئارە وڵا بێ زەلامە ببیێڕنێتەوەوانێ بەس عجایب ئەم هەموو مەکاینان دروست کرد شتێکیان بۆ نۆک هەڵکەندن هەڵ دروستیان نەکردو پار کۆمەڵی کردیان بەدەڕاستە دوریانەوە کردی بەلەتکە نۆک سەقەتی کردی بەلەت ئارە وڵا خەساری زۆردا ئارە وڵا دەخوای گەورە مەفەقتان کە بەخێر بێنێ زۆر خۆشحاڵ بێ باخۆ باخۆ سەر ئەو چاوانەمات بەخێر بێنێ سپاس سلام علیکم چاچی باشی دەنگ و باسە چاچی باشی باجی گەلاوێش ئەوە چیەکەی سەربانە شۆرم سەربانە شوی فێنچەکەیتەوە بۆ ئێوارە ئارە وەڵڵا لەوێ دانیشن بەڵێ وڵا جێگا ئەلێ ڕاخن زۆر خۆشە خۆشە چی ئەی خۆش نییە مەگەر هەوایەکی خۆشی هەیە وڵای ئارە وەڵڵا خۆشە سپاسان نەکەین لەگەڵ ڕۆژوانە چۆنن وەڵا شکر باشی لەخوا ئارە وڵا تا هەور بێ باشی هەتا هەور بێ ئەگەر ڕۆژەکە دەرکەوت ئەگەر ڕۆژەکە دەکەوت خراپی ئەی لە ماڵەوە مەگەر فێن و کەرەوەوانە بەکار نایەنن کارەبا و بەرە وەڵڵا هەموو شتێکمان هەیە شکر الحەمدولله کارەبای باشمان هەیە ئەی ئەم ئاوە تۆ پێم بڵێ ئاوی هینەکەیە بیرە ئەوتانەی سەری سەرەوەیە خراپیش نییە ساردی شێت ئارە وەڵڵا ئەمە بە خواردنەوەژە شێوە نیە ئەوا خوێنەوە دەیخوای گەورەی سەلامەتان کە یاخۆ ئەی بێن بەڵام بابزانم ژنان بەچیەوە مەشغوڵن بەڕۆژ وەڵا ئەگەر ژنی ماڵەوە بین کورە ئەرەوە بە ماڵاتمان هەیە خەریکە بین و بە چێشتونانەوە و سەربان شۆرینەوە و ئیتر پیاویش تۆزە ئەرکی گرانە تۆزێک نازۆر ئەرکی گرانە وڵا پیاویش زۆر ئارەوەڵا ئەرکی گرانە ئاڵێ ئەو شتە بێنەوە ئەوە بکە و ئەوە بکە و بۆ خۆی دانیشتێ وڵێ ئارەوەڵا ئەڵێ زابتی عسکەریە ئارەوەڵا هەر ئەمرەکە ڕاست فەرمی ئەی بەهانەگرتنی خواردن ئەوە ناخورێ ئەمە باشە وڵا شکر پیاوەکەم زۆر باشە بۆ ئەوانە هەرچی پێک خوا گوێ ناداتێ وەڵام ئەسەفات شەکرە شێتی نایرە زۆر شتی باش بخوا ئاوا ئارەوەڵا ئەیجا باشە ئەو شتی باش نەخوا ئێوە چ دەکەن خۆ لەبەر خاتری ئەو قورئان ئەویش دەبێ ڕعایەتی وەڵا ئێمە خۆمانی خۆین گوێ نادەینێ ئارەوەڵا ئافرێتان بە یاخوا ئەی حیوانداری و مەڕووماڵات چیتانێ مانگاتان وڵاخمان هەیە هەر وڵاتمان هەیە ئەوەتانە ینی مەبەست مانگاتان هەیە ئارەوەڵا مانگامان هەیە باشە مانگا شیر و شتەکەی چی لێ وڵا ئەکوور ئەیژەنین و ئەیدێن بە میوان و میوانمان دێ لەو شارانەوە ئەیدێن بە میوانەکان کە سوکار و ئارەوەڵا خزم و کەس و مناڵەکانمان لە شارن دێنەوە ئەیان دێن بەسمە ئەو دوێە شیرێژ و کەشکۆوانی لە دروست ئەرەوەڵا لێشەکەین ئەرۆڵاگە زیاد بێکەین بە کەشک و بەڕۆن و باشە تۆ لە چێشتەکانە وەستای چی باشی ینی چی باش لێنی پر وڵاتی لێنێ وڵا گۆش لێنین و برنجی چاک لێنین و تشلێ قەیسی و بانیە و باشە برنج بە قبوڵی لێنی یا بە پڵاو وڵا بە قوبڵی لێنێ حەزمان لە پڵاو نییە بۆ بەخوا تۆ پیاوەکە شەکری بێ پڵاوی بیتێ وڵا لە حەزم لێنێ چی بکەم قبوڵی خراپە هەمووی شاستەیە وڵای خواگوێی ناداتێ ئەی بەربوومی حیوانیشە خوات ئارەوەڵا بەخوا ئەوە چاگە خوا یاخوا عافێتی دیاخوا خی گەورەی شەڵا شیفای بە یاخوا بەخێر ڕۆژۆکەش لێ قوبڵکەین یا ڕەبی بەخێر بێن سەر و سەرچاومان ئێمەش بەخێراتنی خۆتان و کەناڵەکەتانەکەی سپاس دەکەین مەمنونیەوە سەر چاو یاخوا بەخێر بێن سەر ئەو چاوەڕۆنەوە ئەم یارە میوانی ئێمە بن باش ئەگەر والله خۆڵکەکە گەر تورکی بێ ینی تۆ زەشکە خوانێ گۆشت هەیە و گەلێ برنج و ڕۆنێ و حەزەکەی بەڕۆنی کوردی والله جایمە سەراحەت با بڵێن با بینەران جویان لێبێ بەخوای ئێمە حەزمان لە گۆشت نییە ئێمە بەروبوومێکی حیوانی یا مەسەنە شتێکی ئاوا ڕۆنێکی کوردی بەقەدەر نازانم چی بەلامانە خۆشە مەمنونی جەنابەوەکو سوحبەتە لە مەگەنا دەزانم کە ئەهلی گوند ماشەڵڵا هەموو میوان نەوازن ینی ئەرەوەڵا لەخوا بە زیادە شکر هەمومان باشی لەخوا بە دەیەکی شکر باشە لەخوا وڵات دەیەکەتان هەیە دوێ منیش ئارەوەڵا لەخوا بە زیادە هەمووی باشە خوا مۆفەقتانی یاخوا سپاستان دەکەین سەلامەت بنە
سلام علیکم چۆنی کاک حەجی باشی دەنگ و باست باشی تۆزە بێتاقەت دیاری ئایفرە پیا بە ڕۆژێ بێتاقەتە بێ ینی هیچت کردووەوە بێتاقەت ئایشۆن بێ ئیشە بێ لە دەرەوە چیت کردووە خەریکی جووت و خەریکی تەماتە ئاودان و خەریکە پیشان جووت بە تراکتۆرەوە نیە باڵێ خۆ بە شتیکەنەوە یا بەگا یا بە گوێ درێژ ئەوانە نەماوە لایەوە باشە تراکتۆرەکە و چییە فۆرگاسن فۆرکاسن ئازێتە نادا بەشی خۆیان هیلاکە بێتاوەکە لێدا خۆری هیلاکە چینی نییە لەسەر کەبرێکی هەیە بەزە کەبرێک خۆی کە سوڕێتەوە تاوەکە لێ جووتی چیت کردو ئێستا وەختی جووتی چییە بێستانە ئەوشتانێ بێستان کاڵک و ئەوانە کاڵەکەکەی وەختی تەماتەکردنە وەختی تر ئەو وردە زەراتانە شووتی و شتی وایە قازان بەچی بەناوبانگە لە بە ئاڵێن لە میوەکانە لە کاڵک و درۆزی و خێرۆ بەزوەری لە کاڵەکە کاڵک کاڵەکی ئێوە مەسەنە بۆن منە پاراکات وەڵا خراپ دێ باش کاک حاجی لێرە خەڵک چ حیواندارێکی کە هەیەی یاخۆ فەلاحەتێکی کەیەتی یا زرعاتێکی کەیکە هەر بۆ خۆیەتی یاخود بۆ بژێوی ژیانیشە بۆ بژێویشیانیشە خۆر بۆ خۆی چۆن دەرەبە ڕاستە تەمەن بۆ هەموو شتێک حیوانی ئەوە نەتیایە ئێرە حیوان ئارەوڵان کرد بەشی خۆی هەیە کاک حەجی خەڵکی ئێستا سەراحەت با بڵێن تۆزێ بێورەیە بۆ ڕۆژوان یانی ئەگەر تۆز ئەو جووتێکی ئێستا تۆیکی وەختی خۆی بەگا کردوێنەوە نیە بە ڕۆژوش بوون ڕەحمەتت لێبێ بەڵام ئێستا مەسەلەن بە تراکتۆرێکی بەخوا ئیسراحەتتریشە کوڕە شنەیەکی شەماڵ لێدا و جا باخاکە هەوریشە بەهارە بەخوا بەو شتارش کردومە دەرەویش کردووە بە ڕۆژوو لە بەسرا ئەسکەر بوو بە ڕۆژوم بەبێ پارشی و بەبێ شتێک ئەوانە هەموو کراوە بەس ئێستا خەڵک هەر لە خۆیەوە تەپیوە بێهێز بووە لە خۆیەوە تااقەتی نەماوە بێ تااقەتی پێ دیارە کاک حاجی نازانانی ئەی گەنج و شتی ئێرە بەچوە لاگەز بازێکی ئەخوێنەوەی تر هەیە لای حیوانەوەی تر هەیە شوان وشتی وایە ئیشان ناکەن هەموو هەمووی شێگەکەن دەیەکەتان ماشەڵڵا ینی نازان باخ و زرعات و وەروە دار و درەختێکی جوانشی هەناری تایە گوێزی تایە تر هەموو درەختێکی تیا هەنجیری تایە ئەو شتانە کەس بەشی خۆی لێداوە ڕاستە بۆ فێنچی ئەوانە تاکو ئەم لە حزەیە تاکو ئێستا پانکە و مبڕیدە و سپری دوشتان بەکارێنەوە کەمترن ینی کەم ماڵ هەیە هەتا ئێستا مبڕیدی حکرد بە خلق لە هەر کرا بە زۆر بەکەنی حیوان چەندێ حیوانی تیاکە وڵاتیاتی دەوری پێشش مێگەل حیوانی تایە وڵاخی تایە ڕەشە وڵاق باڵێ بەس وڵاخە بەرزە نابین نانەوەی هاتیانی وڵاخە بەرزی تیانی وڵاخە وڵاخە بەرزەی دیارە ئیسفادە لێ ناکەن خۆی تەبەت ئیسفادەمان لێ ئەوە نەماوە نەجووتی بێکرێت نە بارشتێ پێبەری حەبی بە تەرەکتۆرەکرێ ڕاستە فەرموو ئەی لە پرۆسی ئەنفال و لە دوای هەشتا ئێرە چی مایەوە نەمایەوە چۆڵ کرا ئەی خەڵکەکەی چۆن هەموو چونە ئەو بەرەوە لە نوێی بە بازیان بوو نوێی لە شار بە نوێی لە مجەمع دروستکرایتە میکە ئەو ناوە بڵاوی کرد ئێستا الحەمدولillah گوندەکەتان باش ئاودا کرد دەویستی بێت ماڵی ئاس خۆڕوو لە چۆڵی نییە نانا بە خۆوەتە بێت چۆڵ نابێ الحەمدولillah کا حەجیجان خۆشحاڵ بین خی گەورە ڕۆژ و عیبادەتشتان لە قوڵەکە وەرە قەی ناکە هیچ ناکەین وەرە ئاشتیە من و تۆ ئاشتێکین کاک وەرە تۆ بەدارەکە وەرە بە کوێچی وەرە بازانم کاکە باش نەبێت تۆ خێ بکەین تۆخە سلام علیکم باچێکیشی بەێ تۆ بۆ توو ڕەبووی قەیچەکەوە هاتوین بۆ چی خۆشێکی آخرەوە ئەوە چی خۆشێکی تایە تۆ حەزت لێ نییە بۆ حەزت لە تەلەڤیزۆن نییە ئێوە تەلەڤیزۆنە بەخوا تەلەڤیزۆنە تۆ بە تەمان بووی بۆ دارە لێمان بی دێکاکە لێمان بە باش بە تەمان بووی چیمان لێ بکەی تۆ ڕاوەستە قسەکەەوە تۆ وەرە بە تەما بووی لە من بیا لە کامێرەمانەکان لە کامێرەکە دەی لە من نایی وانە باش سپاس دەکەم بە قسەی بکەن کاکە بە قسەی بکەن دەی بیان بڵە پیا بڵێ لایەن کاکە لایەن ئێتەوە ئەوە بەەوە جوان لێ بەوە پیان بڵێ تۆ بۆ لایەن تەسویر شتەگرن تۆ بۆ ڕخن لە تەسویرە بۆ ڕقم لێ ئەوە تا ئەها دایکت و نەنگت و ئەوانە هیچ ناڵێ
ڕێنوار تووڕەبوونەکە و چاک بوو ها تووڕەبوونەکە چاک بوو تۆ سەیریکە من حەزەکەم بزانم لێت بپرسم بزانم لەسەر چی تووڕەبووی پێم ناخۆشە بە تووڕی پێم ناخۆشە تەسویر بکرێت پێ ناخۆشە تەسویر بکرێت ئەی باشە ئەی تۆ چ دەکەیت تەلەبەیت لە پۆلی چەندی لە پۆلی دوی تۆ ڕێنوار کوڕێکی زۆر عاقڵی چۆن ئاوا لە پڕات و ڕابی دەی باشە با تۆقەکەمان بکەیت ماچێکیشم بەرێ غەریب دا بۆ کامێرەمانەکەش مادام وایە سەلامێکی لێ بکە گوناحە باویش باخوربان سوپاس دەکەین دا حاجی لەگەڵ ڕۆژوان چۆنی وڵی شکر باشم شکر باشی خۆ الحەمدوللا نەخۆش وشتن نەشکر شکر بۆ خوا ئەو هەوایکی خۆشیە شکوری وەڵای ئەوە خەڵکی شار ماشەڵڵا هەمووی خەریکی نەخۆشی و باداری بەس وەڵا ئەو هەوای ئینشاڵڵا خۆی حاجی تۆ قەدیمیش لێرە بووی قەدیم لە ڕەمەزانە چیتانە کرد وڵا لە ڕەمەزانە خەڵە ڕنە تووتن و کۆرمانە کێشا ئەرێ ئەڵەن تووتن زۆر ناخۆش ئەرە وەڵڵا ئەمە نەپیسە ڕەبی تۆی بڕێ تا تازە تۆی بڕ نەما بەزی وڵاتانی ترمان بۆ هێنن بەخوا ناچێشتی خراپە وەڵا وایە جگە لە تووتن چی ترتانە کرد وەڵای تەماتەمانە کرد و نۆکمانە کرد و نیسکمانە کرد و ئەی دا حاجی چیتانە خوارد وەڵا خواردن کەشکمان هەبوو ڕۆنمان هەبوو ئیتر ساوەرمان هەبوو قەرەخەرمانمان هەبوو نیسکمان هەبوو نۆکمان هەبوو دیسک و قەلی زۆرمان هەبوو ئەمان خوارد دا حاجی ئێستاش هەموو شتێک هەیە قەرەخەرمان هەیە ساوەر هەیە نازەم چی تۆ هەردووچی تاقی کردوتەوە باشە قەرەخەرمان و ساوەری ئێستا تامی جارانی باشە بوو وەڵا ئەیکڕی قەرەخەرمانی وا هەیە بە بخاری ناکوڵێ باشە دا حاجی لێرە تەنورت هەیە بەڵێ ڕۆژانە داخیت وەڵا ئێستا وتێ ڕەمەزانە نەوەڵایتێ ئەوە چکە بەیانیان کولیاری گەرمی پێەکەین ئەی بێخەزانی بۆ ڕەمەزانە خۆش لە ڕەمەزان ئێمە سێ کەسی نایخۆن ئەی گرنگی بە خواردن وشت چیەدەن وەڵاهی هەرچی خوابیدا ئەوە ئەی حیوان داری ئەوانە چیتان وەڵاهی وراخمان هەیە ڕاهمەوە سەر وراخمان من نازام تێبینیەوەم کردووە کە زۆرینەی وڵاغ ڕاگرێت لەبەر شوانیە شوان دەست ناکەوێ دوورەکەونەوە ئەرە وڵاغ شوان نییە ئەی شیرەکە بەروبوومەکەی چی لێ وەڵا ئەی ژەنین و ئەیین بە پسوورمانان ئەی بەن و بۆ خزم و بۆ کوڕ و کچمان و ئیتر ئەی ژەنین و زۆر باش دەدا حاجی تەنورەکەشمان پیشان دە با سێرێکی تەنورەکەشت بکەیت فەرموو من وەڵام نەمزانی تەنورەکە تەنوری گڵا ئەمە گڵە زۆر باشە ئەمە چیتان تێکردووە لە دەوری تەنچەکە ئەمە لیمەچیمەنتۆ سار نابێتەوە باز دا حاجی ئەمە بەس کولێرەی پێەکەی وەڵا کولێری پێکەین نان دەستی پێەکەین و چکم بۆ نانیش هەستەکەم گونجاوە دا حاجی ئێوە گەنم و جۆواناکەن باشە ئەو گەنم و جۆیە ئێوە بەکاری دێنن دەیکەنە ئاردی سفر بەکارێن هەر ئاردی بایع و ئاردی سفر و ئیتر گەنمەکە ئەپرۆشین پشتا حاجی آخر خۆ وەڵی گەنمی جارە نهڕیدان نانەکەی چەند خۆش بوو بەخوا ئەمە بەخۆی هەمووی بەوەڵان هەمووی عیلەتە گەنمە حکومەتیە نانی لێ ناکرێ نەوەڵا ڕاستە فەرمووی دەیخوا مۆفەقتان کە یاخوا ڕەمەزان دیارە دای ناخی کە دایخی بەچی دایخی بەدار بەڵێ دارمان هەیە دار بەڵێ پشکوی باشێکەوێتەوە حتمما دوای چایەکەش پێدێنی چایەکەش ئەرەوەڵا لەگەڵ کولێرە و ماساژ زۆر ئەرەوەڵا ئەلوەستێ بەرە دەهانیشین دەیخوا مۆفەقتان کە حاجیجان سوپاس دەکەین وەڵا ئێوارە دوعامان بۆ بکەن دەبا ئێوارە لە خزمەتتان نابین ماری دایکی خۆتان سوپاس دەکەین دایکی عەزیزی ئەمە قوربانە ڕەبی لە بەڵاو سوپاس دەکەین خوا لێ ڕازی بێ مەمنون جەناب سوپاس دەکەین چۆنی داژیان چاشی خوایمانە باتێ باشی سوپاس دەکەم باشی تۆ چۆنی چاشی باشش کرد لەگەڵ ڕەمەزانەتی چۆنی باشی
دەخوا چاکمان بۆ بکە بۆ هەمومان ئینشاءالله. ئەی بەچیەوە مەشغوڵی؟ حیج ناکەی؟ ئەی کەشکێ شیرێژێ دۆینەیەک شتێک بۆ ئەی مانگایەک بۆ ئەی باشە لە لادێبی و بزنێ ڕانەگریت و مانگایەک ڕانەگریت و پارە نییە و ناڵی هەتیوم هەیە و خێرم و یەکشتمانیە و نەمە ئاسمانێ و نە هیچمان هەیە خوا گەورێ ئینشاءالله خوا گەورەیە دوعا بکە ئینشاءالله لەم ڕەمەزانەیە بەشکم مسلمانان ئینشاءالله بەکەرم بن لەگەڵتانان ئینشاءالله وەڵا یارمەتێکمان بن خوا گەورێ ئینشاءالله وەڵا خوا گەورەیە بە ئومێدی خوا بە ئومێدی خوا ئەمە ماڵی ئێوەیە؟ نە وەڵای ماڵی دراوسێکەمانە خۆمان وا لەو جوۆی حتما ئەم گوڵانە ئیکەبانوکەتن ینی خۆ دیارە ینی پێ خۆش وڵایەت هێناوێنە و شتێکی جوان ڕاستە ئەبینم قم و ئەو شتانە لە حوشەکەتانە دانراوە جەناتان حیوانارن حیوانی وردە چیتانەیە حیوان وەڵا ڕەشەوڵاخمانەیە حیوانی وردەمان هەیە حیوانی وردە مەڕیا بزن وەڵا بزنی شەو نەختی مەڕیشمان هەیە بۆ ئێرە بۆ بزن باشەیە بۆ مەڕ وەڵاهی جێگایەکی بڵین شاخاویە بۆ بزن تا حەدی باشترە بەس بەروبوومی بزن کەمترنە لێ بەرە وەڵا کەمترە لە مەڕ بەڵێ باشە مەڕەکە هەموو بارەکتری شەو هەم داهاتی چاکریش کاک جومعە جاران مەڕ شەوانە نەدەهاتەوە بۆ ناو دێت شەوێ نەدرا ئێوە ئێستا وەڵای خۆ لەو شاخە هینی ناکەن ئێمە ئەوەتی بڵێن کە تۆزە کۆتایی باران هاتووە لەو شاخە بووینە بەس ئێستا هاتووە بۆ دەوری ماڵەوە ئێستا شەوانە دێنەوە لە حوشەیەکەن بەڵێ لە پەچەی ماڵەوە بڵێ لە پەچەی بەڵێ ئێستا وەختی چییە زاوزێ ئێستا هەیە نەوەڵا کۆتایی هاتووە بەدانستا هەیە بڵێن هیچ نییە کەمە وەکو مەڕوو بزنەوەمانە برزێ ئەو ئیسفادەی نییە بەزەکە خوابی دابڵێن هەر پاییزەکە باشە هەتا دەستانە مەڕە بێ پاییز بزێ یا بزن مەڕەکە پاییزەزێ هەر لە مانگی دەوە دەست پێەکە لە مانگی حوت و ئیتر شەشوانێ ئیترەکە خوا بیا بەرانەگرێت لەوە دوار ئاچێتە مانگی دە 11 زۆر جار بزن هەتا درەنگ شیری تایە ئیوەیە کە درەنگترەزێ بەڵێ ئارە وڵای ترەوە بڕێ بەدەستخۆتە نێرێکاتوانی گل دەیتوانێ شیرەکەی بڵێن دو ئەکەوێ ئەچێتە بڕی مانگی دە و ئیتر نۆ و ئیتر ئاها بۆ دووە بەرە خوارەخوایە کاک جومعە کێشەیینتان نییە ئێوە کێشەی شوان والله ئیتر کێشەی شوان بڵین کە بیگری بەڵێ ئێستا مەسەرەن حیوانداری بۆ ناکرێت لەبەر شوانی نییە والله ئیتر ئەوە ئەگەر بڵین مناڵە نەبێ ئەڕە شوان نەگری ئیتر بڵین بە 300,000 هەیە بە 400 ساڵ لێرە هەلی هەیە بڵین ئەو برادێ لەو بەرەوەی گوتێتی نام بەخوا چێنێداتی بڵین کەسی وای نییە کوڕێکی بڵێ خوێنێ یان تۆ مەجالێنی یاندا ئینتانێتی ئەو هەیە ئەتوانی شوان بگرین نیشان هەیە ینی ئەرکیشان هەیە ینی ئەرکێکی زۆری دێ ئارە وەڵڵا برام ئەگەر ڕاستت دەوێت چەندێکی خۆشیە دوو بەشی ناخۆشیە ڕاستە کاک جومعە جگە لە حیواناری دەشتێکی زۆریشتانەیە وەڵی تابان نیوە فەلاحەتەکەی بەڵێ ڕەوەڵا کردومانە بڵێن تر ئەوەی توانێت هەبێ عەرزی هەبێ گەرمی کردو جوی کردو ئێستا بڵێن شاخەکە و دەشتەکەمان خۆی گەرەوەی داناوە لەخوا بەز زۆر چاکە بەشێکی دەشتێکیە بەشێکیشی شاخیە زۆر چاکە ئەم شوێنی ئێوە هینتان زۆرە ئێوە لە هێندە شوێن پێڵم مەرعا لە هێندە شوێن پێڵن نەخوراو بەدەست خۆتە بڵێن لەخوا بە زیابێ ئەرە بڵین ئەوەی هەیە بۆ دێهاتەکان باشە لەخوا بە زیابێ سەری نەزەرە کرێ بڵێن تا ئەمە بڵێن ئەمە گەبێ ئێوە داخڵی گوندی ترە بنی سنووری گوندی تر واللهی ئێمە بەخوا مەگەر ئاها تۆزە بڵێن بەرەو گەبەنەوە وەڵای ئێستا بڵین وانێنی حدود پەڕێنی پێویستان پێینی الحەمدوللا شوپاوانێکی زۆر واللهی لەخوا بە زیابێ ئەرە وەڵا ئەگەر بیێلن بمێنی ئەرە وەڵا باش بەشی خۆمانەکە نەسووتێن وڵای جاوی بسووتێنیتەوە هەست کەسە بێت خۆی گونابار چی لەکەی ڕاستە ئەی زۆر ئاگر بڕێک شتێکتان نەکردووە نەبەو خوایە ئاگەر بڕیوان نەکراوە ئیتر بەخواوەی ڕاستی بێتتر ئەگەر خواستە ئاگر بکەوێتەوە جدیەکە چن ئارە وەڵا
ئارە وەڵای ئێستا بڵێن پارەکە لەم لایەوە هەمیشکی تا شوێنی تر بەخوا دەرەقەتیشی نایی پۆلیسیش هاو ئیسفادی نەبوو هینە چونکە هینە دارستان شاخە حەمد و سەنا بۆ خۆی گەورە باشیش بوو بەشیشی کردین و ماڵەتەکەش باش بوو بەس بە ماڵات بەخوان ساڵگە زۆر دەرداوی بوو بۆ چی هەبوو واللهی وەکو ئەوە بوو ئەمسا ساڵی تەڕ بوو لەمە بۆ ئەوە گەڕایەوە چی نەخۆشیێتە واللهی نەخۆشەکەی تەبەق و شەرکی گەلێ زۆر بوو بەرهاویشتن ئەوانە ئارە والله ئەوەشە بوو ئارە واللهی زۆری هەبوو ئیتر نابێت لەوەشە کۆڵدەی نابێت شرکە هەورێ وایە تێپەڕێ ئیتر هەم بۆ مرۆڤەکان هەم بۆ حیواناتەکان دەیخوا گەورە بەرەکەت بخاتە ماڵ و حاڵتان و ئینشاءالله زۆر خۆشحاڵ بن کاک سپاس دەکەین بەخۆر لە شوێنی خۆ دانیشە لە شوێنی خۆ چۆنی باشی خوای مانەباتێ باشی چاچی ئەمە چی ئەمە دارە پێ ڕۆی بۆ ئەمە عسایە ئەی چۆنە گۆچانت پێ نیە گۆچانەکەم شکا ئاساد بەدەستەوە گرت بەس ئاساکە زعیفە ناشکێ ناشکێ زۆر احتیمادی نەکەیتە سەر ناشکێ زۆر ناگەڕم لەسەری حاجی دەنگ و باسی ڕۆژۆکانت چۆنی لەگەڵ شکر باش باشی بەڵێ ینی پێی دە الحەمدولله ئافیەمەیتی زۆر باشە ئەی حاجی ئەوە ئێستا بڵین ئەم ساڵ بڵین بە ڕۆژووی بەڵێ چەند ساڵی تر ئاوە لە بەهارە بە ڕۆژوو بوو وەڵا وا خەریکە بۆ 3 ساڵت یعنی سێ جار بەڵێ بەهارێکم بەبیر دێ هاوینێکم بەبیر دێ ئێستا باشە الحەمدولله هەمووشی بە ڕۆژوو بوو ئارە وەڵا ئیش و کاریش دەکرد ئارە وەڵا ئەوستا کوڕی زۆر بوو چیتانە کەرەوسا تووتنمانە کرد و مەرەزەمانە کرد و گەنممانە کرد و مەشکەمانە زەن و ماغامانە دۆشی و هەموو شتێکمانە کرد تۆ هەر لێرە لەم قازانە لەدایک بیا لە ناوەڵا ماڵمان لەو گەبەیە لە گەبەیە لێرەشم کردووە ینی وەختی خۆی لەوێ بووی ماڵی باوکرد لەوێ بوو هاتووی بۆ هاتوم بۆ قازان لێرە چیتان هەبوو حیوانداری یا مەزرع ئارە وەڵا ماڵ خەزوورم حیوانی زۆریان هەبوو حیوانیشان بەڵێ حیوانیان هەبوو مانگایان هەبوو فەلاحەتی چاکیان هەبوو شتیان هەبوو ئێستا بە چیەوە مەشغوڵی ڕۆژانە هیچ شتێ مەشغوڵت دەکات وەڵا ئێستا ئاوا دانیشتم ناتوانم قاچمێشێ قاچ دێشێ بەڵێ تۆزە خۆ ناگەڕێ ئەم ناواگەڕێم بەرەوەڵا ئەم لەولایەک پەلکە مێوە شتێکی نائەنیەوە بەرەوەڵا باشە بەرەوەڵا حەزم لە یاپراخەکەی زووی خێر بۆیەڵێ مەڵم یاپراخی گەڵامێش بەخوا بەڵێ خۆشە بە تایبەتی ئەگەر تۆزە چەور بێ ناوێرم زۆر چەور خۆم ئاخردەی بنش زانم مەڵم خراپیشە با دکتۆرەکان بێ هینە زەختمە زەختە بەڵێ بەس ئاگال لێ بێ ئاوشت زۆر بخۆرەوە کاتی ڕۆژ وەڵا کە بە ڕۆژۆ بخورە هەر فەرداخی دوان نەخوری زیاتر بخۆرە زیاتر ئەی هینایی لەگەڵ تەراویحەکان چۆنێ تەراویحت بۆ کرێ وەڵا هەر نوێژەکانەکەم نەبەخوا خۆم ڕناگرم ئەی بە دانیشتنەوە بیکە بە دانیشتنەوە بەخوا هەر بەدانیشتنەوەی بە دانیشتنەوە نوێژەکانی تریش بکە و تەراویحەکانش بکە کەم لا ئیلاهە ئیلەڵڵا کەم تەسبیحاتەکەم چۆن زۆر چاکە زۆر باشە ئەی پارشێو چ دەکەی پارشێو بەچی پارشەوەکەی وەڵا هەموو پارشێ عیب نەبێ برنج لێنێن و ئەی خۆین و تازە لێنێن ئەرە بەخوا هەموو شەوێ ینی وانە بە حەزیان لێ نی ئێوارە برنجەکە نەخۆم بۆم ناگیرێ ئێوارە کە مایەوە ناتوان ناخورێ ناوەڵا نایخۆن نایخۆن یاخوا عافێتان پارشێوێ برنجە حوسێن و کچەکە هەڵە سێ لێنێ و ئەی خۆی مۆفەقی یاخوا ئەی لەگەڵ سپیایی و بەروبوومی حیوانە چۆن وەڵاری ئەم دوو سەر وڵاخمان هەیە بەبەست مۆیە ماستاوێ دۆ ئەوانە وەڵا ماستا و دۆ کەم زۆر دختەرێک و مەیخۆ مەیخۆ بەڵێ وەڵا بە قسەی دکتۆر بکە وەڵای بوو عیب نەبێ خۆم گورتی نەمێ تەواو نییە ئەی ئەژنۆ دێشێ بەربێتەوە خواشی فات بە باشکم ئینشەڵا ئەو ڕەمەزانە خوا بیکە بە مای بە کەفارەت ئینشەڵا خوا ڕەحمەت بە قورعانەکەی کۆلۆژی وەختە بگویم لە تاوە ئەو کتە تۆزێ عیب نەبێ قاتیش لێدا تۆ ئاگال لیان بە سەرماشی نەبێ بە هەوای مەبەڕێ شتانشی بەر کورە بەخوا هەر ناچمە بەری بەرمە و بەریدا نە بەخوا ناچم تۆزە گەرمدایان پۆشە ئینشەڵا ئەوەنە ئازار بە قورعان خۆ ڕۆماتیزمە نییە بەرە وەڵا هایگو دختەرێک و من ڕۆماتیزە و عیب نەبێ دەواری وشتیەتی کورە زوو ئەوە نەمان ڕاکرد ئەرە بەخوا زوو ئەمە نەمان ڕاکرد ئەرە بەخوا زوو ئەرکمان زۆر گران بوو جاژڵن دوای ژەڵن بەخوا بە هیچیش ناچێ هیچی ناچێ نەوەڵا ئەمە نەمان عیب نەبێ مەڕ و ماڵات و شت ئەمە نەمان ڕاکرد دەست بکە و تووتم بکە و دەغڵ بکە و خۆر بچێشە و
هەموومانە کرد هەموو دای حاجی هەر کەسێ وا بڵێ وەزانێ بەس ئەو وای ئێستا دایشی منیش ئەڵێ وەختی خۆ ئاوامان کردو ڕاکمان کرد ئەرەوە مناڵەکان گاڵتەم پێ خەڵکەکە هەمووی بە ئاموە ئەرەوە گاڵتەم پێکەنەر هیت هەر تۆ کردوتە دێخوا مۆفەقیان کە سەلامەت بیەخوا خی گەورە شفاشت بدە ئینشاءڵڵا ئەوەش دار عساکە لە شوێنی خۆی دایانێمەوە دەسەکان خۆشە سەلامەت بیەخوا خوا لە ئێوەش ڕازی بێ بەخێر بەسەر ئەو چاوانە چاو سەلامەت بێت چاو سەلامەت تۆ ناو چییە؟ ڕوهان چۆنیت؟ باشی؟ چیتە مەکتەب؟ لە چەندی؟ ئافرین ئەی تۆ ناو چییە؟ فریشتەکان چۆنی؟ باشی؟ تۆش لە مەکتەبی؟ حەزت لە مەکتەبە؟ تۆ وەرەم لا با دیار بی بەرە حەزت لە مەکتەبە؟ لە چیا زیرەشی؟ لە چیا زیرەشی؟ لە هەموو دەرسەکانە زیرەشی؟ ئینگلیزی خوێنن؟ لە ئینگلیزیە زیرەکی؟ باشە ئەی تۆ لە چیا زیرەکی؟ لە هەموویە؟ ئەی تۆ کاکە بابزان وەرەتەوە ئەوڕۆ پێشەوە تۆ ناو چییە؟ کاکە محەممەد چۆنی؟ باشی لە مەکتەبی؟ ئافرین بۆ تۆ ئەی لە چەندی تۆ؟ لە چواری؟ باشە زۆر باشە ئەی تۆ لە چیا زیرەکی؟ بیرکاری لە بیرکاریە؟ ئافرین بۆ تۆ بیرکاری خۆشە؟ باش زۆر باشە بازانم تۆ حەزت لە کام هەیەە ئەوە چییە بزانم زانی تامی چییە؟ کاڵک ئەی تۆ؟ باشە بۆ تۆ چی مایەوە؟ بەخێرەوە چاچی؟ باشی؟ چاچی؟ چۆنی؟ تۆ شوانی؟ چی پیاڵەن؟ گاوانی ئەی چییە؟ ڕادێشت پێە؟ خوا؟ ئەی مۆبایلت پێ نییە؟ چی لێ دێ بە زۆری؟ قورئان و گۆرانی هەردووچە ئەی لەگەڵ ڕۆژوانە چۆنی؟ ناتوانانی بە ڕۆژوو هەموو ڕۆژ لە شاخە هەموو ڕۆژ لەو شاخ ماگەکانت هەر نین؟ ناوەڵە فەقیرن؟ ئەی گوێ درێژەکە ئایبینە لە سەرۆژێر و لە هەورا سوارێ بی؟ ئەی بۆ هەوساری نییە؟ بۆ هەوساری پێوە نییە؟ ڕەشمەی پێڵە بزر بووە بزر بووە؟ ئەوە مێشە چی وای ئاوا لێکە؟ مێشە؟ ئەوە چێ بەچکەشیەیە؟ کڕیتمان ئەمە خۆی نێرە ئەوە بەچکەوە نییە؟ جاشەکەری پێڵن جاشەکە ئەم پێڵێ مانجاژە مامجاشە؟ بانیا سعات چەند هینەکە مانگەکانە بێ دەرەوە؟ وەلا حەوت حەوت ئێواران چەندیانی وەلا هەرم کاتانە هەرم کاتانە؟ لێ باشە بە قوڵان بۆ لێ خواحافیز بێ ئەمە شەکی پێڵن بەرانی پێڵن چی پێڵێنەوە؟ بەرانی پێڵێن بەرانی پێڵێن شەک بەران خرتشمانێ ئەو ڕەشەیە کەوا ڕۆقەشانێ فەرقی خرت و فەرقی بەران چییە؟ فەرقەکەی لەوەیە
ئەوان ماوەتەوان یعنی دو سێ ساڵە ئەمەشیانی پارە بڕین بۆ بەشەک وڵای بە ئەمە زەنگەکەی پێوەیە عادەتەن ئێوە ئەوەی کە زەنجی پێوەکەم مەڕێکی چالاک سرکە سرکە دەبەری سرک بێکە بۆی کەس بۆی نەژێ زانکێ بۆ دەکرێتیان لە شاخیان شوانەکە خلافایش حەزیە لە زەنگە لێ کاتۆیە تاقەی زوریا و مزینە دایم لە پێشەوە ئەڕوا بدری بووینە لەبەر مار و شت کە باقی بێ بڕێت قوربان حیوانداری قورس نییە بەرەوە قورسە قورسەیە بە زەحمەتە با زەحمەتە زۆر باشە ئەبێ بازەربی جۆ ویستم ئێستا باسی ئەوە بکەین باسی ئەوە بکەین ئەوە ئێستا بڵێن بەهارە قەی ناکات چۆنە بێ لەوە ڕۆژت هەیە بەس زستانان چی یەکەن زستانان وڵا زستانان ئەبێ بکەینە ژوورەوە کاوجوی بێنێ دەریانکەین و ئاوا لە عانی بەفرا زۆر زەحمەت بەفروش زۆرە باری وڵا بەفر ئەروام ساڵ باش بوو یعنی دوو جار بەفرباری لێگەتی لە ژوورە کاوجۆماندا ئالیکماندایە و زۆر یعنی کەواتە تۆ بێت لە ئێستاەوە مشوری ئەوە ئابێ لە ئێستا کە بەرخە فرۆژ ئیتر مشوری بخۆی جۆی بۆ کڕی کای بۆ کڕی زەخیرەی زستانی بۆ بخەین باشە گەرەوە بەرخەکانش لەسەر دەستان بمێنێتەوە هەر قورسە ئارە وەڵا بەخێوکردن ئارە وەڵا بەرخی ئەستا بمێنێتەوە قورسە باشە ئێستاشی بینیم لەگەڵ مەڕەکە ئێوە نایدۆشن وڵا ئێمە شاد بەرخمان نەفرۆشتوەکە بیفرۆشینە جاوای کە فرۆشرا دایکی دۆشینەوەی نەش فرۆشرا دایکی نادۆشین و تا با دوو ڕەشجار سێ ڕەجار ئێمانەی بیدۆشین بۆی وشکە لەبەری زوو بێتەوە بەلا موفق بن ئینشاءالله خوای گەورە بەرەکەتیش بخاتەوە یاخوا موفق بن خۆت جەناب دیارە خۆش شوێنیەکەی وەڵی دوو کوڕایکەن پێم زەڕەت بەنوەرایکەن هەر ڕۆژی تەلەبەنین ناوەڵا وازێنێ وا گەلێکشم پێوتم وازمێنن واسی مەرداری و خوێندنەکەی خۆتانکەمتی بەخوا بۆمان ناکرێ و یەکیان سێ چوار ساڵ مایە لە یەکاو پێشیان دوو ساڵ مایەوانێکتی بەخوا ناکرێت لێخوا موفقتان سلامت عزیز نییە خۆ لە خزمەتانە بۆی وارە نام خۆ نەجاوب تو زادی خوا با قوربان حەز صفوفكم يرحمني يرحمكم الله. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين.